تا ئێستاش کاردانە و شرۆڤەی شارەزایان بۆ وتارەکەی ڕۆژی پێنجشەممەی مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لە سەردۆخی دارایی هەرێم و هۆکارەکانی دواکەوتنی موچە بەردەوامە. ئێمە سوالکردین هەموو مانگێک بچین لە دەرگای بەغدادە. ئەگەر سەرۆکی حکومەتی هەرێم لە وتارەکەدا بەڕوونی پێداگری لە بەردەوامبوونی هەرێمی کوردستان لەسەر فرۆشتنی نەوت و غاز بەبێگەڕانەوە بۆ حکومەتی بەغدا کرد و دووپاتی کردەوە. ئەوە مافێکی دەستوری هەرێمی کوردستانە. نەوت لە بازاری نێودەوڵەتی نرخەکەی گۆڕانکاری بەسەردادێ کەم دەبێ زیاد دەبێ. یەکێک لە بڕگەکانی وتارەکەی سەرۆکی حکومەتی هەرێم ئەوە بوو کە وتی بە پێی دەستور نەوت و غاز مافی هەموو خەڵکی عێراقە، نەوتراوە بە تەنیا مڵکی حکومەتی ناوەندیە. ئەم بۆچوونەی سەرۆکی حکومەتی هەرێم لەلایەن شارەزایانەوە هەڵوەستەی لەسەرکرا بەو پێی ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم مامەڵەکردن بە سامانی سروشتیەوە بە مافی دەستوری هەرێم دەزانن، پرسیارەکە ئەوەیە بۆچی بەرهەمی ئەو مافە تا ئێستا تەنیا بۆ چەند تاقم و بنەماڵەیەک بوو و هیچی لە ژیانی خەڵک و ژێرخانی ئابووری هەرێم نەگۆڕیوە. هەر یەکێک لە ڕوانگەیەکەوە سەیری کێشەکان دەکات. یەکێک دەڵێ بنزین، یەکێک دەڵێ موچەنیە، یا ئەو بڕەنەوتەی لە بەردەستە، یا ئەوێ بیدەیت بە موچە، یا ئەوێ بیدەیت بە بنزین. یعنی بەشی هەر بڕوای چاودێران ناشەفافی لە مامەڵەکردن بە سامانە سروشتەکانی هەرێم و نادیاری داهاتەکەی بە تەواوی خەڵکی لەو نیعمەتە خوداییە بێهیوا کردووە، چونکە خەڵک ئەوەی دەوێت داهاتی وڵات بە کردداری بۆ خزمەتی خەڵک بێت و لە ژیانی ڕۆژانەیدا ڕنگ بداتەوە، نەک هاوڵاتی ئاسایی لە نەوت و غاز و سەرۆک سامانی وڵاتەکەی تەنیا سەریەشە و ژمارەیەک داتای ناشەفافی بۆ بمێنێتەوە کە هیچ لە گوزەرانی ئەو ناگۆڕێت. پرسیار لەوە دەکرێت باشم کە نرخی نەوت ئەوەندە زیاد بووە، ئەی بۆ موچە کێشەی تێدەکەوێت. سەرۆکی حکومەتی هەرێم لە بڕگەیەکی دیکەی وتارەکەیدا باسی لەوە کرد لە 26 مانگی ڕابردوودا بەغدا تەنیا 12 مانگ ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستانی ناردووە. ئەم زانیاریە گەرچی وردەکاری هەیە و کێشمەکێشی نێوان بەغدا و هەرێم لەسەر پرسەدارایەکان بۆ چوونی جیاوازی لەسرە، بەڵام ئەوەی چاودێران سەرنجی بۆ ڕادەکێشن و جەختی لێ دەکەنەوە بارگرانی خەڵکی هەرێمی کوردستانە لە هەر پێشهات و کێشەیەکدا. پرسیارێک لەسەرم قسەی سەرۆکی حکومەتی هەرێمیش ئەوەیە ئەگەر بەغدا لە 26 مانگی ڕابردوودا تەنیا 12 مانگ پارەی بۆ هەرێم ناردبێت، ئەی حکومەتی هەرێم لە 8 ساڵی ڕابردوودا چەند مانگ موچەی فەرمانبەری لە ژێرنا و بیانووی جۆرا و جۆر بڕیوە و نەیداوە. و ئەو تەجروبەیە لە کوردستانیشدا هەیە، ئێمە ئامادەین بیگوازینەوە بە هەر شوێنێکی تر کە پێویست بێت. زۆرینەی ئەو خاڵانەی مەسرور بارزانی لە وتارەکەی داوەکو کە مکورتی ئاراستەی حکومەتی عێراقی کردن لە حکومەتەکەی خۆیدا بەزیادەوە هەن و باجی هەموو ئەمانەش تەنیا لەسەر شانی هاوڵاتی بووە. چاودێران دەڵێن وتارەکەی سەرۆکی حکومەتی هەرێم کاتێک کاریگەری دادەنا و دەچوە دڵی هاوڵاتیەوە کە کابینەی نوێی حکومەتی هەرێم کەمێک لە بارگرانی سەرشانی هاوڵاتی کەم بکردایەتەوە و ژیانی شەرەفمەندانی بۆ خەڵک دابین کردایە. بەڵام کاتێک هاوڵاتی هەرێمی کوردستان دەبینێت حکومەتەکەی خۆی بەدەیان ڕێگە باز و سەرانی لێوەردەگرێت و کەمترین خزمەتگوزاری بۆ دابین ناکات و موچەی مانگانەش کە مافی خۆیەتی لی زەوتەکە، ئیدی باسکردن لە ستەمی بەغدا و پاساوهێنانەوە بۆ کەموکورتیەکانی حکومڕانی چ قەناعەتێک بە خەڵک دەهێنێت. بەداخەوە لە هەندێک خاڵە سنووریەکان بە ئیلتیزامی کرا، ئەم داهاتی خاڵە سنووریانە بۆ خەزینەی حکومەت نەگەڕایەوە، کەواتە ناکرێمە تەسەووری ئەوەمان هەبێ کە نرخی نەوت زیادی کرد و ئەبوایە ئەوەی تریش وەکو خۆی بمێنێتەوە بۆ ئەوەی داهاتی هەرێم زیاد بکە، بەڵام لەلایەک زیاد بکە لەلایەک کەم بکە، ئێمە دیسان دووچاری هەمان گرفت و کێشە دەبینەوە.